بەداخەوە هەواڵێک ڕدەگەێنین کە شەوی ئێوارەی ڕابردوو بەرواری 25 دوی 2020 لە سنووری ناحیەی ژاراوی سەر بە قەزای پشدەر واتەلەنا ناحیەی ژاراوی سەر بە قەزای پشدەر قەڵازێ شەڕە تەقا دروست بوو لە نێوان دوو تەڕەف واتە دوو لایەندا کە تیایدا چەک بەکار هاتووە. بەداخەوە لەم ڕووداوەدا هاوڵاتیەک لە ڕێگە زینێر کە تەمەنی 42 ساڵە و خێزاندارە بەداخەوە بەناوی عین گیانی دەستدا لە ڕووداوەکەدا. لەسەر ئەم ڕووداوە دەست بەجێ لەگەڵ بیستی ئەم ڕووداوە هێزەکانمان هێزی بەڕێبەرای پۆلیس ڕاپەڕین کە پێک هاتبوو لە بەشی پۆلیسی پشدەر وەروە بنکەی پۆلیسی ژاراوە بنکەی پۆلیسی فریاکەوتنی ڕانیە و وەروە بنکەی پۆلیسی فریاکەوتنی پشدەریش گەشتە شوێنی ڕووداوەکە بە هاوکاری لەگەڵ هێزەکانی ئاسایشی قەڵازێ کە سەر بە ئاسایشی ڕاپەڕینی گەشتە شوێنی ڕووداوەکە دەست بەجێ ڕووداوەکە کۆنتترۆل کرا ڕێکاری یاسایی گیرابەر لەسەر ئەم ڕووداوە لە کاتی شەڕەکەدا کە کۆنتترۆلمان کرد لەسەر ئەم ڕووداوە 5 کەس دەستگیر کرا ئەم 5 کەسە بە پێی مادەی 406 لە یاسای سادانی عراقی بە بڕیاری دادوەر لە ئێستادا ڕاگیراون کە لەناو ئەم 5 کەسەدا بریندارێک هەیە کە لە ئێستادا لە ژێر چاودێری پزیشکیدایە. بۆ مەبەستەش دوای ئەوەی کە بە دۆراسوونێکی زۆرمان کرد دەستمان کرد بە لێکۆڵینەوە بەڕێز دادوەری لێکۆڵنەوە ئاگادار کراوەتەوە لەسەر ئەم ڕووداوە لەگەڵمان لەسەر خەت بووە دوای لێکۆڵنەوەی ورد بۆمان دەرکەوت کە ئەم شەڕ لە نێوان ئەم دوو تەڕەفەداوەتە ئەم دوو لایەنەدا لەسەر ئەوە بووە کە ڕۆژێک پێشتر لە کاتی گرتنی لە کاتی سەرگرتن بۆ تێکردنی بنزین بۆ ئۆتۆمبیلەکانیان دەمەقاڵەنیاندا دروست بووە بەڵام پەنیان نەبرتەوە بەردەمی دادگا دواتر ئەم شەڕە سەری کێشاوەتەوە و دوێنێ بەداخەوەکو باسم کرد شەڕەکە دروست بۆتەوە کە گیاندەستانی حاڵەتێکی لێکەوتەوە کە شوێنەواری فیشک بەجەستەوە هەیە و تەرمەکەشی لە پزیشکی دادوەری قەڵازێ دوای ئەوەی کە ڕێکاری یاسایی بۆ تەرمەکەی کرا ڕادستی کەسوکارەکەی کراوەتەوە مەلەفی لێکۆڵنەوە بۆ ئەم دۆسیە کراوەتەوە بە پێی مادەی 406 وەکو باسم کرد لە ئاسای سادانی عراقی ئەم 5 کەسە لە ئێستادا ڕاگیراون کە سەر بە یەک لایەنن واتە سەر بە یەک تەڕەفن و لە ئێستاشدا ئەم ڕووداوە بە تەواتی کۆنتترۆل کراوە و دوای کەمتر لە نیو کاتژمێر لەگەڵ بیستنیم هەواڵە ئێمە دەست بەجێ کۆنتترۆلی ڕووداوەکەمان کردووە بە هاوکاری هێزەکانی ئاسایشی ڕاپەڕین.